ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم بەڵخێمشەی پانۆرەما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر زیادبوونی جموجوڵەکانی تیرۆریستانی داعش بە تایبەتی لە دوای بە دەرکەوتنی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە بۆتە ململانێ و مشتومڕێکی زۆر لە نێوان لایەنە سیاسیەکان بە نێو ماڵی شیعی و هەروەها لایەنە سونیەکان بەگشتی لایەنە سیاسیەکان لە عێراق لە دوای بە دەرکەوتنی ئەنجامی هەڵبژاردنەکان کێشە و ململانێ کەوتۆتە نێوانیان. ئەمەش بۆتە هۆکارێک بۆی کە گروپی تیرۆریستی داعش لێرە و لەوێ بە چالاکانە سەر هەڵداتەوە. هێرشەکەی دوێنێ شەو کە داعش لەلایەن چەند چەکدارێکیەوە کردێ سەر گوندی ڕەشاد لە دیالە بووە هۆی کوژرانی زیاتر لە 13 کەس و برینداربوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی ناوچەیە. ئەو گوندەی کە داعش هێرشی کردە سەر گوندێکی شیعەنشینە، بەڵام لە بەرامبەر تۆڵەکردنەوەی خۆیاندا خەڵکی ئەم گوندە هێرشەکەنە سەر گوندێکی دیکە کە هاو دراوسی خۆیانە و سونەنشینن. ئەم ململانیانە پەراسێنێ بۆ چۆ؟ هۆکارەکانی پەرسەندنی ئەم ململانیانە چییە؟ ئەمە بێتە هۆکاری سەرهەڵدانی ململانی تایفی و شەڕی چەکداری نێوان هۆزەکان کێ بەرپرسە لەوەی کە ڕێگر بێت لە سەرهەڵدانەوەی جارێکی دیکەی گروپی تیرۆریستی داعشە ناوچەکە. حکوومەتی عێراق چۆن نەتوانێت ڕێگر بێت کە گروپی تیرۆریستی داعش بە شێوەیەکی چڕ و فراوان خۆی ڕێک نەخاتەوە. گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک هیدایەت تایر شارەزای کاروباری سەربازی کە لە کەرکووک لەگەڵما. سڵاو لەوێت کاک هیدایەت. هەروەها کاک ڕەشاد گەڵاڵی کادری پێشکەوتوو یەکێتی کە بەڕێزیان لە ڕێگەی سکایپۆ لە مەخمور لەگەڵ من. سڵاوتان لێبێت سەرەتاگەر لە کاک هیدایەت دەست پێ بکەم. کاک هیدایەت، هۆکاری سەرهەڵدانی ئەم کێشانە بۆچی دەگەڕێتەوە؟ هەروەها پەرسەندنی هێرشەکانی گروپی تیرۆریستی داعش ئابەم شێوازەی کە دوێنێ شەو لە دیالە بینیمان لە گوندی ڕەشاد لە قەزای شارەبان، ینی بەڕاستی ئەمە کارەساتێکی گەورەیە. ئەگەر حکوومەتی عێراق لایەنە سیاسیەکان ئەگەر هۆز و تایفەی ناوچەکە بە زوویی خۆیان کۆنەکەنەوە بەرەو ڕەوشێکی نائارام و بەرەو کەنارێکی ناسەقامگیرمانەبات. خوێندنەوەتان چییە بۆ ئەم ڕۆژەی کە ڕوویداوە؟ سڵاو لە بەڕێزت لە میوانە بەڕێزەکەت و هەروە سەرجەم بینەرانی خۆشەویست. دیارە تیرۆریستان گروپە تیرۆریستەکان بە شێوەیەکی گشتی ئەو هەلانە قۆزنەوە یان استقلالی هەندێک بارودۆخ و هەندێک زروفی وڵاتانەکەن کە لە بۆشایەکی سیاسی یاخود ئەمنی یاخود ئەو کێشمە سیاسی و سڕاعاتی کە هەیە لە وڵاتەیە استقلالی ئەو بارودۆخاکەن، بۆیە دەرکەوتنیان و زیادکردنی چالاکیەکانیان زیاتر لەو کاتانەیە. بۆیە دەبینین کە چالاکیەکانی گروپە تیرۆریستەکان بە تایبەتی داعش پەرەی سندووە و زیادی کردووە. دیارە پێش پرۆسی هەڵبژاردنیش ئەو بارودۆخە بوونی هەبووە بە حکمی ئەوەی ئەو کێشمە سیاسیانی کە لە بەغدایە ناو حکوومەتە و لاوازی حکوومەت و هەروەها نیگەرانی شەقام و ئەمانە هەمووی بارودۆخێکی دروست کرد کە حکوومەتی عێراق نەتوانی بە شێوەیەکی باش سەیطرە کاتە سەر بارودۆخەکە و بۆشایی ئەمنی دروست بوو و بووە مای ئەوەی کە ئەو تیرۆریستانە خۆیان کۆکەنەوە و زیاتر چالاکیانە زیاد بکەن و وای لێ هات لێرە و لەوێ لە هەموو شوێنەکان توانای ئەویان هەبووە کە گورز بۆشێنن، ینی گورزی گەورە بۆشێنن لە هێز ئەمنی عێراقیەکان. ئەمە یەکێکە لەو هۆکارانی کە بەداخەوە تاکو ئێستاش ئەو درێژەی هەیە بە حکمی ئەوەی لە دوای پرۆسی هەڵبژاردنیش ناڕەزایەتی هەندێک لە کوتلە سیاسیەکان کە ناڕازین بە نەتایجی هەڵبژاردنەکە و هەروەها ئەو سڕاعی کە هەیە ئێستا لێوان کوتلە سیاسیەکان، ئەمەش وای کردووە کە زەمینی زیاتر خۆش کردووە بۆ ئەوەی گروپە تیرۆریستەکان چالاکیەکانی خۆیان ئەنجام بدەن. بۆیە دەبینین ئەوەی کە ڕوویدا لە گوندی ڕەشاد و ئەمە یەکێکە لە نمونونەکان و دەکرێت ئەمە لە شوێنی تێژ ڕوو بدات. بۆیە وەگوتم استقلالی کۆمەڵە شتەکەن، استقلالی ئەو بارودۆخاکەن کە سڕاعەکەیە لە ناو کوتلە سیاسیەکان و بۆ تەمایی ئەوەی کە ئەو سڕاعە بێتە سڕاعێکی تایفی، ینی لە کوتلە سیاسیەکان بێتە سڕاعێکی تایفی بە حکمی ئەوەی ئێستا خۆتان نەزانن، ینی
هەندێ بە تایبەتی نێتوانین بڵێن کوتلەی سونی بە حکم ئەوەی ئەم جارە باشتر بەشدار بوو لە هەڵبژاردننی پێشوەختەی ئەم جارەی ئەنجومەنی نوێرەلان کورسەکانیان زیادی کردووە و هەروەها تەحالف لەگەڵ سەدرەکانیان لەگەڵ کوتلە گەورەکان ئەنجام بدەن ئەوە بێتە نیگەرانی دروستکردنی نیگەرانی لای هەندێک گروپی تر ینی کە بەڕاستی مانە خاوەن هێزن لە هەمان هیدایەت ینی ئەو زیاتر ئالۆز بێت ببوورە کەسەکانێ پێ بڕم ینی ئەوەی کە زۆر جێگەی ینی مەترسیە کاردانەوەی ئەو خەڵکی و گوندەیە کە شیعانشینن بەرامبەر بە گوندێکی دراوسەی خۆیان کە سونە نشینن ینی بۆ ئەبێت ئەوان هێرش بکەنە سەر ئەو گوندەی کە دراوسەی خۆیان ینی ئەمە ترس و دڵڕاوچی زیاتر ناخاتە نێودڵی هاوڵاتیانی عێراق بە گشتی نێوانی سونە و شیعە و سەرهەڵدانی جنگێکی تایفی گەورە جارێکی دیکە دەمانگەڕێنێتەوە بۆ سەردەمانی ساڵی 2003 و 2004 تاکو ئێستاش هەندێک شوێن هەیە بە تایبەتی لە ناوچە سونیەکان تا ئێستا مۆڵگەی بۆتە مۆڵگەی حەوانەوەی داعش و گرۆپە تیرۆریستەکان ینی ئەمە بۆ خۆی هەر کاتێک ینی زەرەر بە زیان بە هەندێک لە گوندنیشانی چی شیعە بێ چی کورد بێ یان هەر شوێنێکی تر بێ بەوا ناسرێکە ئەم گروپانە لێەوە سەر هەڵەدەن و پشتیوانی ئەو سونەکانیان هەیە بۆیە دەتوانن بە ئاسانی کردەوەی تروریستی ئەنجام بدەن بە پشتیوانی ئەوان بۆیە تا ئێستاش ئێمە مەسەرەن ئەناڵێنی لە هەندێک شوێن هەیە هەر لە بگرە لە سلسلەی چای حمرین تاکو و قەراج کە بە منتەقەی حەویجە و ڕەشادی داقوق و ڕیاز و عەباسی و ئەوانە شاتیە پەڕێ تا ئێستا ئەو شوێنانە وەکو پێویست ینی چێماڵ نەکراوە پاک نەکراوەتەوە و ئەو تیرۆریستانە ینی ئەو گروپە تیرۆریستانە بە ئاسانی هاتوچۆ دەکەن بۆیە شیعە ئەگەر ئەو بنەماڵەیە یان ئەو گوندە کە شیعانیشینن هەست دەکەن کە ئەو هێرشی کراوتە سەریان بە پاڵپشتی ئەو گوندانە بوونە کە گوندێکی سونیە و پاڵپشتی لەو گروپە تیرۆریستانەکەن. دەست خۆش کاگیدایەت دێم و خزمەت جەنابەت کاک ڕەشاد گەڵاڵی کادری پێشکەوتوو یەکێتی دووبارە سڵاوت لێبێ ینی ئەوە تا بەم شێوازەی کە بینیمان ینی خەریکە گروپی تیرۆریستی داعش بە شێوەیەکی زۆر لە جاران بەیەسەر سەرهەڵداتەوە هێرشەکاتە سەر ناوچە جیاجیەکانی عێراق و ئەومان بیر نەچێت سنووری مەخموری ژێکێک بۆ لەو ناوچانەی کە هەمیشە مەترسی داعش و مەترسی جموجوڵی گروپە چەکدارەکانی داعش لەو ناوچەیە بوونی هەبووە هەمیشە لە چێ قەرەچووغ ینی ئەوان دەستدرێژی و هێرش و کردەوەی تیرۆریسیان هەبووە بەگشتی ئەگەر لایەنە سیاسیەکان و حکوومەتی عێراق بەهانای خۆی و خەڵکی عێراقەوە نێت پێ وایە داعش جارێکی دیکە بە شێوازێکی نوێ بە میکانیزمێکی نوێ دێتەوە مەیدان و بەهێزتر لە جاران ئەتوانێت مامەڵە بکات لەگەڵ ینی سوپای عێراق و ناوچەکان کە جم و جوڵی خۆی تیان ڕێکسۆتەوە. ئومێد دەکەم بتوانین بە یەک وە دیالۆگێکی ڕاشکاوانە لەسەر کۆی ئەو مەسائلانە و هۆکارەکانی زیادبوونی گرژەکانی ئەم دواییە کە من پێم وایە کۆی ئەو گرژیانەی کە لە ڕابردوو یاخود ئێستا بۆ داهاتوو شکە دەکرێتن پێم وایە بەشێکیان دەبەسترێنەوە بە جوڵەی داعش بەڵام لە ئەسلی مۆزوع ڕەنگە بەشێکیان پەیوەست نەبن بە بوونی داعش. من دڵنیام لەوە خەتی تەماس خەتی گەرم کە لە زومار تا دەگەیتە جەلەولا خەتێکی زۆر ساخنە خەتێکی گەرمە ئەم خەتە بە بەردەوامی جوڵەی کۆی ڕێکخراو تیرۆریستەکان لەسەر ئاستی ناوچەکە کە لە هەم لە نێو خۆی شەقامی سونە یاخود هەرێمایەتی دام دەکرێن بۆی کە بەردەوام بوونیان هەبێتن بەشێکیش بن لە پارێزگاری لەو هەشبوونەی حەشت کە لە ماوەی لە 2014 بۆ ئێستاکە بە بەردەوامی لەم ناوچەیە جێگیر کراوە. من پێم وایە ئەگەر بینە سەر ئەسلی مۆزوع ئێمە لە وڵاتێک دەژین بە حقیقەت لە وڵاتێک دەژین ئەو وڵاتە سێ پێکهاتەی سەرێک چییە ینی یەک ڕێکی جیاوازمان هەیە یەک زمانی جیاوازمان هەیە یەک کەلتوری جیاوازیشمان هەیە واتە نە کەلتورمان هاوبەشە لەگەڵ عەرەب لەگەڵ شیعە و سونە ئێمە وەکو کورد وەکو سونە و شیعە ینی دوو ئاراستەی یەکجیا بە بەردەوامی ڕاستە وڵاتێکین پێکەوە لە ئاساسی دروستبوونیەوە لە سەرەتای مەبەستەوەیە کە بڵێ ینی لە بوونی ئەم هەموو جیاوازیە زۆرە ینی ئاساییە ئەم جۆرە بەرکەوتنانە لە نێوە ئەم
تایفە جیاوازانە هەبێت لە عراق یاخود دیارە من بڵێ نانە من پێم وایە لە کۆی ئەوانی کە باسم کرد من تێدا ئەو بەرکەوتانە دەبیتن لە وڵاتێک کە سەقامگیری ئاسایشتیدانە لە وڵاتێکە کە ویست و خواستەکانی پێکهاتەکانی عراقی تێدا سەقامگیر نەکراوی تێدا نەچەسپاویتە من دڵنیام لەو حاڵەتانە ئەو جۆڵانە دەبیتن من بۆ باسم کرد هەرسێ پێکهاتەکە ئەگەر تەماشای بکەین لە ڕووی مەزهبەوە بە تایبەتی جیاوازێکی زۆرمانەیە جگە ڕۆژ ئەمە وەکو کورد و ئەوەش عەرەبیش لە ڕووی نەتەوەیش جیاوازین واتە ئێمە زمان کلتور جیاوازێکی زۆرمان هەیە لەگەر هەردوو پێکاتی سونە و شیعە لە وڵاتە واتە وڵاتێکین لە ئەساسی بەدەر لە ویستی پێکاتەکان دروست بووە کە وڵاتێکی بەدەر دەویستی پێکاتە دروست ببیتین بە بەردەوامی ئەوش لە ژانای ئاسایشی تێدا ناسەقامگیری ئاسایشی تێدا بەرقەرار دەبیتن بۆیە من ئەوەی من مەبەستمە لێرە باسی بکەم دوای ئەو پرۆسی هەڵبژاردنە کە لە دەیمان دەیتۆ بۆ هاتەکایە دیارە پاشەکشەی هەژمونی هەشتی شیعی لە ناوچەکە بە تایبەتی لە شقامی سونە پاشەکشی زۆری کرد ئەمەشیان بوویتە هۆکارێک بۆ ئاڵۆزبوونی ڕۆژەکە لە ناوچەکە من وای دەبینم حەشت تەسەوری وابوو زۆر لە دەنگێکی شیاوتر دەنگێکی باڵاتر لە شقامی سونە بەدەستدێنکن بۆی داهاتووی سەرپەرشتیکردن یاخود داهاتووی لە پرۆسەی سیاسی یا حکومڕانیت لە سەر ئاستی عێراق سەقامگیرتر بکاتن و بەرپێشتی بکاتن بۆیە من وای دەبینم ئەم ئاژاوانە ئەم چەشمە چەشمانە بوو تەشتێکی لاوەچی لە لای خەڵکی عێراقی بەڵام هەموو مەبەست چییە یعنی تۆ سید کە لە مەتقی دیالە تا دەگەیتە سەلاح الدین کۆمەڵێک ناوچە هەیە لە دوای یعنی لە دوای ئازادکردنی عێراق و بە تایبەتیش سەرجەم شارەکان تا ئێستا کەش پێکاتی سونە بۆیان نێ بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان واتە شیعە هەشتی شیعی بەشێکن لە ناسەقامگیربوونی مەتەقەکان بۆیە هەموو مەبەستیشیان لە خۆی لە شتێک دەبینێتەوە ئەویش ئەوەیە کە پێی دەگوترێت مانەوەیان خۆ فەرزکردیان لە ناوچەکە ئەوەش خۆلەوە دەبینەوە باز بە کۆمەڵێک گیانی خەڵکی سیڤیل دەدەن بەڵام بە پێناو مانەوەی خۆیان لە پێناو باشە کاک ڕەشادیانی جەنابەت ئاماژەت بە فاکتەرێکی گرنگ کرد کە دەنگنەهێنانی حەشدی شعبی لە هەڵبژاردنەکان و پاشەکشەکردنیان لە پرۆسی سیاسی بەڵام ینی بیرمان نەچێت حەشدی شعبی لە ڕووی هێز لە ڕووی چەک و جبەخانە ینی هێزێکە باڵادەستە و توانیوێتی لە زۆربەی ناوچەکانی عێراق بە سونە نشینەکانی شەو باڵادەست بێت پێ دوایە لە دوای ئەو دەرەنجامانی کە لە هەڵبژاردنەکان بەدی هاتن لە ڕووی عسکەری شەومان پاشەکشە دەکەن و ئەو ناوچانی کە ئەوان بەرپرسن لە پاراستنی لە ڕووی ئەمن و ئاساییشەوە لە دەستی ئەدەن منوای دەبینم ئەو ئاراستەی ئێستا بە تایبەتی دوای دەرەنجامەکان کە سونە زۆر بە وەکەوەی کاک هدایەتیش باسی کرد سونە ئەم جارە بەشداریکردنی سونە دەسەبەرکردنی ئەو کورسیانی سونە زۆر جیاوازترە لە پرۆسەکانی ڕابردوو بۆیە ئەمانە هەشتی تەواو نیگەران کردووە پێکاتێشی تەواو نیگەران کردووە خۆشمان دەزانین ئێستا کە لە نێو پێکاتێشی تەقسیم دابەشدووە بەشێکیان کە خۆی لە هەفتاسێ کورسەکەی مقدەسەس دەبینێتەوە لە نێو شەقامی سونە تاکە لایەنی مەرجعی شیعی یاخود پێکاتی حزبی شیعی یاخود کوتلەی شیعی کە بە عێراقی بزانن تەنیا تیاری سەدریە تەنیا مەرجعی باڵای سەدرەکە لە ئەوان وەکو بە مەرجعیش بە عێراقی بوونیان دەزانن ئەوان باقیت کە هیچ مەرجعێکی تر یاخود کوتلێکی شیعی تر لە ناو پەرلەمانی عێراقی ئەوان بە عێراقی نازانن بۆیە من ئەوەی من مەبەستمە ئەلێرە باس بکەم ئەو وڵاتی ئێمە ئەگە بەپێی تەماشای ئەو وڵاتی ئێمە بکەیت یعنی خۆتان دەزان لە 2003 لە دوای ڕوخانی حکومەتی 35 ساڵی عێراقی بە بەردەوامی جگە لە ئەمریکا ئەوروپا کە ڕۆلی سەرچان بینی لە پرۆسی ئازادی عێراق بەڵام وڵاتانی ئێران تورکیا وڵاتانی عەرەبی بە تایبەتی خەلیج ڕۆڵیان هەبوو لە تێکدانی ئاشتەوایی کۆمەڵایەتی ناسەقامگیر بوونی بە تایبەتی ئاسایش لە سەرجەم شقامی سونە هۆکارێک بوو کە پێی وابوو بە بەشداری نەکردین دەتوانی ویستەکانی خۆی بێنتە دیلەوە ئەمە دواکەوتنی سونە بوو بە بۆ تێگەیشتنی تا ئێستاکە بەڵام من وای دەبینم ئێستا شقامی سونە جیاوازتر لە پێشووتر دەڕوانێتە مەسایلەکان بە تایبەتی دوای دەرپەڕاندنی خەڵکی سونە لە مەتقی سەلاح الدین بە تایبەتی زائیدەن دیالە
گەیشتە قنعاتێک ئەگەر جارێکی تر ئەم دەسەڵاتە ڕەهای لە ڕابردوو لە 35 ساڵی ڕابردوو بە خۆیان بینی گزارشکە نبینەوە بۆیە ئێستاکە هەم وڵاتانی عەرەبی شقامی عەرب شقامی وڵاتانی عەرەبی زایدن ئەمریکا و ئەوروپاش عاملی مساعدن واتی یارمەتی دەرن بۆ شقامی سونە و تێگەیاندنیان لە دروستکردنی کیانێکی تر ئەگەر ڕاستەوخۆ گەیشتە قنعاتێک ئەوان زاریشکە سەرۆک وەزیرانی عێراقی نابن پێکاتی شیعە 150 زائیدێکی خۆی مسۆگەرە بۆیە ڕاستەوخۆ ئێستا کار دەکرێتن بە ئاراستەی هەرێمبوونی ناوچەی سونەنشین من پێم وایە هەم سیاستی ئەمریکا هەم سیاستی وڵاتانی عەرەبی لە ناوچەکە هەماهەنگ و هاوکار دەبێتن بە ئاراستەیدا بۆ داهاتوو بە تەسەوری من هەموو ئەو گرژانی ئێستا دروست دەگرن جگە لە پاشەکشەی لە شیعەکان یاخود گروپە شیعەکان لە ناوچە سونەنشینەکان دەشیانەوێت بەو کاردانەوانە کە بە کوشتنی چەند هاوڵەتێکی سپید و خۆیان لە گونجینەکان شەڕ تایفی جارشکە دروست بکەنەوە بۆی ئەو ویستە یاخود ئەو خەونە یاخود ئەو بەرنامەی کە هەیە لەسەر ئاستی جێبەجێکردنە کە نزیک بوو تۆ بە تەسەوری من دەمێکە لە ڕاگەانەکان ئاماژەم پێکردیا من پێم وایە ئەو ئاراستی خۆی هەرچەندە ڕێگری لێ بکەن هەرچەندە گرتی بۆ دروست بکەن بەڵام ئاراستی خۆی دەگری و ئاماز دەپێچێت بەڵێ دەستخۆش کاگ ڕەشاد کاگ هیدایەتیانی هەم جەنابەت هەم کاگڕەشاد ینی ئاماژەتان بە کۆمەڵێ خاڵ و فاکتی گرنگ کرد ینی ئەوەی کە دەبینرێت لەم گفتوگوۆیەدا ینی سونە دوای ئەوەی کە توانیوێتی زۆرینی کورسیەکان بەدەست بێنێت لە پەرلەمانی عێراقەوە توانیوێتی خۆی ڕێکخاتەوە لە نێوان دوو کوتلەی پەرلەمانیە کە ئێستا وەکو جەنابەت و کاگڕەشادی ژاماژەی پێدا ئێستاوان بەهێز هاتوونەتەوە دەیانوێت ناوچەکانی خۆیان بەدەست بێنەوە دەیانوێت ناوچەکانی خۆیان بپارێزن کەواتە ئەمە کێسە ڕوەدات تەنها ئەتوانین بڵین پەیوەندی هەیە بە دۆخی ناوخۆی عێراقەوە یاخود نەخێر لەمەشە پلانی دەرەکی هەیە و دەستێوەردانی دەرەکی هەیە بۆ دروستکردنەوەی وەکو کاگڕەشاد وتی کیانێکی تر یاخود لایەنێکی تر کە بتوانێت جارێکی دیکە دۆخی عێراق بەرەو ناسەقامژیری بەرێتەوە. بەڵێ دیارە ئەنی لە دوای پرۆسی ئازادی عێراق کە نزیکەی 4 هەڵبژاردن ئەنجامدرا لە عێراقا سونە زۆر بەلاوەزی بەشداری کرد لەو پرۆسانە و ئەوە بوو کە نیگەران بوون لەو عێراقە فیدرالیایان عێراقە هەرێمایەتیە کامەیەکێک بوو لەو هۆکارانەی کە سونە بە بەردەوامی دژایەتی ئەو سیستەمیانە کرد بۆیە دەبینین لە دوای ئەو نەهامەتیانی کە بەسەریان هات لەلایەن تیرۆستانی داعش و دەستگرتن بەسەر ئەو ناوچە سونیانە و خاپورکردنی لە ڕووی بنەی تاحتیەوە و لە ڕووی ئینسانیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەموو ڕۆکانەوە زۆر زەرمەند بوون بەڕاستی سونە بۆیە گەیشتە ئەو قەنەعەتەی کە دەبێت ئەو قیادە تازەی کە ئێستا پیا بووە لە ناو سونەیە گەیشتنەوەتە ئەو قەنەعەتە کە دەبێت نێزیک بن لە مەرکەزی قەرارەوە نەک دوور بن لە مەرکەزی قەرارەوە کە ئەو ماوە زۆرە بووە مای ئەوەی کە بەڕاستی سونە پەراوێز خرا و ناتوانانی هیچ شتێک پێشکەش بکەن بۆ خەڵکەکەیان بۆیە ئێستا گەشتنەوەتە ئەو قەنەعەتە لە دوای ئەوەیە کە سیر بکەین پەرلەمانی عێراقا کە بڕیارێک دەرکرا لایەن زۆربەی شیعەوە کە هێزەکانی ئەو پەیمانانیان ئەمریکا ئەزنەبیەکان دەرکردن لە عێراق سونە دژی وەستایەوە یانە بۆ خۆی ئەمە بەڵێ یەکێ لە خاڵە سەرەکیەکان کە سونەی نێزە کردووە لە ئەمریکیەکان یان نەتوانین بڵێ لە وڵاتە زلهێزەکان ئەوە بوو کە ئەو دژایەتی ئەوەی نەکرد کە ینی بڕیار نەبوو لەگەڵ کوت لە شیعەکانە کە وەکو جاری جاران دژایەتی قواتی تەحالفیان نەکرد بۆی دەربهێنرێن بۆیە بە خۆداچوونەوەیەک پێیا بوو و بەشداریکردیان لەم هەڵبژاردنە ئەم جارە بەم شێوەی بەرچاوە وای کردووە کە ئەوان ئێستا قەنەعەتیان بەو سیستەمەی عێراق هەیە و قەنەعەتیان بەوە هەیە بگەڕێنەوە بۆ مەرکەزی قەرار و قەنەعەتیان بەوە هەیە زۆربیان کە کیانێک یان هەرێمێکی سونی دروست بێت لەسەر ئەرزی واقع کە خۆیان حکم خۆیان بکەن هیچ نەبێت هەروەکو کورد کە هەیە ئەو زۆر لەسەرەوەی کە لە دەرەوە لە دەرەوەی عێراق هاوکاریەکرد بۆی کە بەم شێوازە هەیە پاڵپشتی نێودەوڵەتی هەیە و ئەمە بەڵێ بەدڵناییەوە باسی ئەواکەم کە پشتیوانێکی ئەقلیمیان هەیە و پشتیوانێکی نێودەوڵەتیشیان هەیە لە ڕووی مادی و لە ڕووی معنەویشەوە بۆ دروستکردنی ئەو قوارەیە ئەو هەرێمە بۆیە دەبینین ئێستا پێگەکانی ئەو هەرێمە دەرکەوتووە و ئەگەر
هەندێک لە شارەزانی لەو بوارە بە تاکید سەیرەکەن کە ئێستا منتەقە سونیەکان لە بژانەوەیە و قیادە سونیەکان کۆکن لەسەر ئەوەی کە دەبێت ئەو هەرێمە دروست بکرێت و کار لەسەر ئەوواکەن بۆیە بە تاکید دەستی دەرەکی و دەستی ئەقلیمی ڕۆڵێکی بەرچاوە بینێت لە بەهێزکردنی سونە و لە بەهێزکردنی پێگەی سونە لە عێراق بە حکمی ئەوەی کە ئەو هەژمونەی کە لایەن ئێرانەوە هەیە ئەیانوێ لاوازیکەن و من لەمە هەڵبژاردنە بینیمان کە بەڕاستی ئەو کوتلانەی یان ئەو کوت لە سیاسانی کە نێزیک بوون لە ئێران بەڕاستی کورسەکانیان زۆر کەمی کرد و بۆ مای ئەوەی کە بەڕاستی ڕێگایەک بێن یان ئەتوانین بڵێن سەرەتایەک بێ بۆ ئەوەی کە هەژمونی ئێران زائیف بکەن لە عێراق بۆیە دەبینین من هاو ڕام لەگەڵ کاک ڕەشادا جاریکە ئێڵێمەوە کە سونەکان ئێستا لە هەوڵی ئەوەیان کە قەنەعەت بە کوتلە سیاسیەکان بکەن چی ناو پەرلەمان و چی لە دەرەوەی پەرلەمانش لەگەڵ قیادە عێراقیەکان کە ڕازی بن بەوەی کە ئەو هەرێمە دروست بێ ئەگەر نا یعنی بەڕاستی ئێستا و بارودۆخی ئێستا تایەتی بەتایبەتی لە بەغا ینی بەڕاستی کە سەیری ڕسمی سیاسەتی عێراقەکەی بەو مەفهومی کە ئێستا هەیە بەڕاستی نالەبارە و هەموو ینی وەزعەکە کە بەڕاستی لە هەر دقە و سعاتێکە پێکدادان و وەزعێکی خراپ دروست بێت لە ئارایەیە بۆیە یانوە من پێم وایە ینی هەر بارودۆخێک دروستبوونی هەرێمێک یان شتێکی نوێ لە عێراقا بەداخەوە لەوانەیە بە شێوەیەک لە دایک بێ لە دوای ئاڵۆزیەکی زۆر اینجا ئەوە بێتەکایەوە. بەڵێ دەست خۆش کاگ هیدایەت کاگ ڕەشاد ینی بۆ نمونە ئێستا باز کەمکردنەوەی هەژمونی شیعە کرێ لە ناوچە سونە نشینەکان و دیاریکراوی سونەش خۆی دەیەوێت بەهێزەوە بێتەوە مەیدان بۆی کە ناوچەکانی خۆی پارێزی وەکو کاگیدایەتی ژاماژەی پێدا بە پاڵپشتی دەرەکی بتوانێت هەرێمێکی سەربەخۆ بۆ خۆی دروست بکە. بەڵام ئێمە بیرمان نەچیانی کەمکردنەوەی هەژمونی شیعە لە ناوچە سونە نشینیەکان کە هاوسنورە لەگەڵ سووریادا کەمکردنەوەی هەژمونی ئێرانە. پێ دوایە ئێران بە جۆرێک لە جۆرەکان بەم شێوازە ڕازیە بێ یاخود نەخێر ئێرانە بێتە بەشێک لە گەمە سیاسی قوڵەکە کە کەس نازانێ بە چیەگا لە دواییدا. من بەردەوەی وەڵامت دەمەوە هەر پێم خۆشە ئاماژە بەوتەی خەبیرێکی پسپۆرێکی سەربازی وڵاتی چین بدەم لە بۆ جناب سۆنتزۆ پسپۆری سەربازی وڵاتی چینە لەبارەی استراتیژیۆ دەفەرمێت استراتیژی بێتاکتیک خاوتنی ڕێگای بۆ سەرکەوتن تاکتیکی بێ استراتیژ ژاوەژاوی پێشکەستە هەردوو ئاراستەکان ڕوونن کە باز دەکات واتە گەمەی سیاسی کەرسە و پێداویستی خۆی هەیە هەر حزبێکی سیاسی هەر کوتلێکی سیاسی یاخود هەر حزبێکی سیاسی بەپێی ئەو ئاراستەیە شارەزایی نەبی لە بوارانە هەرگیز بۆ ئاراستە ناڕۆتن کە ئەمانس بێکی من پێم وایە ئێران لەناو ئەوەکدا هەیە ئێستاکە چکە ماوەیەکی زۆرە ئێران تەنیا مەسەر لە عێراق لە نێو ئەو بازنە یاخود لە نێو ئەو گژێدانیە ئێران خۆتان دەزانن ڕۆلی کاریگەری هەیە لە ناسەخامگیربوونی ئاسایش وڵاتانی یەمەن لوبنان فلەستین زایدن سووریا و عێراقیش واتە 5 وڵاتی عەرەبی لە ناوچەکە جگە بە بەردەوامی ڕۆلی هەیە لە دروستکردنی ئاژا و جوڵاندنی شەقام لە بەحریان لە کوێت لە ئیمارات یعنی لە وڵاتانە هەمیان بەشێکن لە دروستکردنی هەر کاتێک بوێت دەتوانێت جوڵە بە شەقام بکاتن لە وڵاتانە و دەشتوانێتن ئاسایش ئەو وڵاتانە تێک بداتن بۆیە ئەوەی من مەبەستمە لە بێڵێم شتێکە دیارە سیاستی کۆمەلگای نێودەوڵەتی لە دۆزینەوە زمینێکی لەبارترن بۆ گفتوگویەکی ڕاشکاوانە لە نێوان ئێران و ئەمریکا و زائیدەن وڵاتانی ئەوروپی بۆ دۆزینەوەی ڕێگاچارەیەکی سەرتاسەری و کۆتایی پێهێنا بە چەکی ناوچی لە وڵاتی ئێران ئەمانە من پێم وایە کۆی ئەو مەلەفانەی تر لە دوای چەکینەوەی کە ئەگەر ڕێکەوتێکرا لە نێوان ئەوروپا و ئەمریکا زایدەن ئێران من پێم وایە کۆتا بە مەلەفی سووریا عێراق کۆمرە ناوچەی تریش دێتە بۆیە ئێران لە ڕووی جیۆپۆلیتیکەوە لە ڕووی وڵاتێکی بەهێزەوە ئابوووریەکەی متەکاملە بە تایبەتی لە ناوچەکە تا ئێستاکە نەیانتوانیان لە ڕووی گوشاری ئابووریەوە زیان بە ئێران بگەێنن
بڕکمیەوەی ئەم وڵاتە زیاتر لەگەر دەوڵات هاوسێ ئەوەیە سنووریانی یەکە بۆیە هیچ ئەو شارانەیەک لە ئەمریکا ئەوروپا کە لە سەرنجدا کرد هیچ کاریگەریی ئۆتۆنێرەی دروست نەکرد لەسەر وڵاتەیە بۆیە من وای دەبینم بەڕێککەوتنی ئەمریکا لەگەر ئەوروپا لەگەر ئێران پاشخشە دەکاتن لە شقامی سنە و بەرەو سەر سنوورەکان بەسەوەی لە دۆسی ئەتۆمیە کە ئەمریکا ڕێبکەوێت لەگەڵ ئێران بەڵێ دۆسی ئەتۆمی بە تەسەوری من ئاماجەکان دەپێکەن نزیکبوونەوەی زۆر ئەوە دەبێت چکە ئێران ڕۆڵی هەبوو لە لاوازکردنی ئابووری وڵاتانی عەرەبی لە تێکدانی سەقامگیری وڵاتانی عەرەبی واتە ئەگەر سەیرکەی هەموو ئابووری وڵاتانی عەرەبی لە خزمەت تێکدانی ئاسایشی سووری وڵاتانی سووریا لیبیا یەمەن لوبنان و فلەستین دەهەبوو بۆیە من وای دەبینم ئێران گەورەی خزمەتی ئەمریکا کردن ناوچەکە لە چەند ساڵی ڕابردوو ئەوەی بە ئێران کرایە بە هیچ وڵاتێکی ئەو وڵاتانە نەکرایە کە هاوپەیمانی ئەمریکا بوون لە ناوچەکە بۆیە ئەگەر تەماشای ئابووری سعودیا بکەیت لە شەڕ یەمەن ئێستا خۆتان دەزانن ئابووری یەمەن یان وڵاتی سعودیا جیرۆدەی ئەوە بووە داشکانی ئابووری بە لە وڵاتەکەی خۆی لە شەڕ یەمەن ئەگەر تەماشای پاشەخشەی وڵاتانی عەرەبی بکەی هەر لە ئیمارات و لە وڵاتانی تر ڕۆژ بە ڕۆژ پاشەخشە دەکرێتن لە شەڕ یەمەن و ئەمریکاش مەرجی هەیە بۆ کۆتایی پێهێنان دەوێتی کاری سەربازی نمێنن واتە ئەمریکا ڕێکەوتی مزبەق دەکاتن لەگە ڕۆز لەسەر هەم پاشەخشەی ئێران حەسیش دەکرێت ئێستاکە لە وڵاتی سووریا ئێران 150 هێزەکانی خۆی پاشەخشە پێکرد لە وڵاتی سووریا من قۆناغی دوێمیش چووکە ڕێکەوتنی مزبەقی نێوان ڕووس و ئەمریکا لەسەر داهاتوی وڵاتانی سووریا و عێراق واژۆ کراوە کە پێگەی یاخود دەستکەوتەکانی وڵاتی ڕووس و ئەمریکا لە سەرساحەی عێراقی یان سووری چ دەبێتە بۆیە من پێم وایە داهاتووی بەتایبەتی کورد لەنێ ئەو معدەلاتە زائیدەن سنە من پێم وایە بەپێی ئەو ڕێکەوتنە کە مزبەقەی لە کۆبنەوەیەک لەسەر ئاستی و باڵا لە نێوکۆی کوچ لە سونیەکان لە وڵاتی ئوردن کرایە لە عمان لە سەدەستی مەلێک وە زائیدەن وڵاتانی هەم خەلیج زائیدەن مصر مبارەک باشی ئەم پرۆژەیان کرد کە حزوری وڵاتی ئەمریکای تێدا بووە بەوەی سنە عێراق وەکو ئەو پرۆژەی بایدنە لە ئەساسی دابەشتێ دەبێتن ئەم دابەشتێ بوونە بەسەر ئەساسە دەبێتن کە ژێرخانی ئابووری ژێرخانی شەقامی سنە بە تایبەتی ناوەندی عێراقی بینا بکرێتەوە جارێکی تێروەم هێرواشە لە چەند ساڵی ڕابردووە بینیمان ێسەر ناوچە سونە نشینەکانی پێشکەوتێکی زۆریان بەخۆ بینیەوە بەڕاستی ئێستا ئەگەر بە ئاراستە بی من پێم وایە داهاتوو 4 ساڵی داهاتوو ئەوەی لە 2 ساڵی ڕابردوو بۆ ڕمادی کرا کە ئێستاکە گەورەترین ینی پرۆژەی وەبەرهێنان ئانا لە شاری ڕمادی ڕوودا من پێم هەمان ئاراستە دێتن بۆ شاری مووسڵ لە 4 ساڵی داهاتوو بەرنامەکەش دیارە مەبەست چییە ئاراستی ئەو جوڵەیە مەبەست لەوەی کە بێن مووسڵ ئاوادانکەنەوە کۆتای کاگێ ڕەشادێکیشی کە لە ئاماژەکان کە جەنابدا و ینی تیشکی قسە سەر بۆ نمونە کە ئێران دەیەوێت پاشەکشە بکات و هەژمونی خۆی کەم بکاتەوە لە عێراق ئەوش بەپێی ئەو ڕێکوتنی کە جەنابدا مەژەت پێدا لەگەڵ ئەمریکا لە بواری وزەی ئەتۆما ینی بۆ نمونە هەر لە دوای دەرەنجامی هەڵبژاردنەکان لایەنە شیعەکان بە گشتی لایەنی حەشت ینی ناڕازی بوون بەڵام ئێران مبارەکەی دەرەنجامەکەی کرد یعنی کەواتە پێ دوایە ئێران تا ڕادەیەک ڕازی و پشتی کردووە لە دۆستەکانی خۆی بە تایبەتی شیعەکان و لە نێویاندا ینی باڵە عەسکەریەکەیان کە حەشدی شعبیە ئەگەر بگەڕێنەوە بۆ چەند مانجی پێشوو لە 6 مانجی پێشوو ئێران هەموو ڕاگەاندنەکان بە ئاراستە بوو کە وڵاتی ئێران دەستبەرداری ئەو گروپە شیعە باڵەدەستانە دەبن لە عێراق ئەوانی کە بەهێزن تا ئێستاکە گروپی بچوک دروست دەکات بۆ داهاتوو کە هەر وەختێک دوێتی لە ڕێگای ئەو گروپە بچووکانەوە شت بکاتن من پێم وایە ئەم گروپانی تا دوێنێکە وەکو عەسایب ئەهلی حەق و حزب الله ئەوانە ئێران دەستبەرداریان دەبیتن چونکە ئەوانە ناشرین بوون لەسەر ئەرزی واقع لە سەراستی نێو خەڵکی عێراق بۆیە من تەسەورم وایە ئێران دەستبەرداری ئەم گروپە شیعە بەهێزانە دەبێتە لەسەر ئاستی عێراق گروپی بچوک دروست دەکاتن لە سەر ئاستی تێگەیشتنی هەمەلایەنەوە یاخود ڕێکەوتنی دوولایەنە لە نێوان ئێران و زایتەن وڵاتانی تر من پێم وایە گەیشتی نەقنەعەتێکی هاوبەش ئێران لە گرنگ ئەوەیە شەڕ لە سەر سنوورەکەی خۆی دوور بێختەوە بۆیە سەنگەری ئەمانی خۆی کردە وڵاتی سووریا گەشتە عێراق بەڵام کە ڕێککەوت لەگەر ئەمریکا لەگەر ئەوروپا بە تەسەوری من پاشکشە دەکاتن چونکە خۆتان دەزانن لایەنی ئابووریەکی ڕەها
لەو شەڕە سەرف دەکاتن لە وڵاتانی سووریا ئێران پێویستیشی بە ڕەوشێکی هێمنە لە ئێستادا بەڕاستی کاگڕەشات ئافرین زەمنیش مەبەستم ئەو بوو ئەو پەیامە بگەینم ئێران پێویستی بە ئارامکردنەوەی دۆخەکەی خۆی هەیە بە هەر ڕێکەوتنێکیش لەگە ئەمریکا ئەوروپا بکاتن لە ڕووی داراییەوە سودمەند یەکەم دەبێتن و بەشێکیش دەبی خۆت دەزانی ئەگەر ڕێبکەوێت لە ئەمریکا لە ڕووی ئەتۆمیەوە ینی هەر هیچ دابینی کارەبە و کۆمەڵشتی خۆی دەکاتن لە وڵاتە بۆیە ئێران من مەوەسم لەوەیە هەم سونە بۆ خۆی سودمەند دەبێتن لەو ناتێگەشتنی کە لە ڕابردوو لە خەودا بووە یان خۆت خەونی بەوە بینی زارشت بیستەوە بەستی خۆی لە ڕخبرانی عراقی بێتەوە کۆتای بۆ مەلەفە هاتیە ئەو بەلەفەی ئێستاکە بەپێ ئەو پرۆژێ ئەمریکا ئاراستەکە خۆی گرتیە عراق دابشی هەرسێ پێکاتەکە دەبێتن من پێم وایە بەپێ ئەو خوێنەوەی من دەمێکە من لێنێ ئەو پرۆژە بدامان لە ڕاگەاندنەکان من پێم وایە لە دوو بۆ نەش باسم کردیە بەپێ ئەو پرۆژەی ئەمریکای کەرکووک بەگەر هەرێمی کوردستان دەکەوێت تا جەبەلکوردی واتە ڕمادی دیالە سەلاحەدین مووسڵ ئەو چوار شارە هەرێمێکی سونەنشین پێکدێنیتن لە خۆدا بەغدا بەپێی ئەم پرۆژەیە کەرکووک بەگەر هەرێمی کوردستان دەکەوێتن ناوەندی عراقی کە بەتابەتی پایتەختە بەغدا شاری هەمووان دەبین هەموو پێکاتەکان دەبێتن ئەبەم شێوە دەبێت و سونە مخەوڵ کرایلەوە تۆ دەتەوێت وەکو هەرێمێک ببینێت تۆ لە ئەسەر ئاستی عراق دەتەوێت لەگە سووریا یاخود ئوردنیەک بگیری مخەوڵ کرایلەوەی بەڵام ئەمریکا مسبقان پێش دەستپێک بەر لەوەی هەرێمەکە دروستبی بەڵێنی ئەوەی پێدا ژێرخانی ناوچە سونەنشینەکان ینی دەستبەرداری ئەو بیرۆکە بن کەرکووک کۆتایی بەو مەلەفە بینن ژێرخانی شەقامی سونە لە مەنطقەی ڕۆمانی و دیالە و سەلاحەدین وای تێدا زۆر لەو نەوتەی کاریگەرتر و ئەهمیەتی پترە بۆیە من وای دەبینم ئاراستەکان بەو شێوەیە هەست دەکرێتن ئێستاکە کوتلەس سونیەکانیش ئەو خوێنەوەی ئێستان هەیە بۆ ڕووداوەکان و بۆ داهاتووی هەرێمەکەی خۆیان من پێم وایە کە حلبوسی ڕابەتی ئەو قۆناغە دەکاتن حوت حلبوسی داهاتووی ئەم 4 ساڵە هەم شیعەکان هەم سونەکان گەیشتنە قەناعەتێک بۆی هەژمونی پارتی دیموکراتی کوردستانیش لە پرۆسەی داهاتوو کەمکەنەوە کە ئەوەندە کورسێ لە مووسڵ نێنیتن بە تەسەوری من قۆناغێک دەبی قۆناغی جێڕانەوەی ئاوەرەکان دەبێتن قۆناغی ئاوەدانکردنەوەی پارێزگای نینەوا دەبێتن کە من پێم وایە لە ئاست منمانە دەکاتن لە ڕووی ئاودانیەوە لە 4 ساڵ داهاتوو وەکو شار ڕۆمانی دەست خۆش دێمەوە خزمەت جەنابەت کاگێ ڕەشاد کاگێ هیدایەت ینی بۆ نمونە لێرەیە کوور دەمێنێتەوە ینی کە پێویستە هەندێک جموجوڵ و هەندێک بە خۆداچوونەوە بکات بە دیاریکراویەوە جموجوڵیشی کردووە کورد ینی هەندێک لە پایتەختی وڵاتان چووە و ئەی سەردانەکان هەیە لەو ڕۆوە ئامادەکاری هەیە بۆ نمونە کاتێک کە هەرێمێکی سونی ئەوتە ئامادەکاری بۆ کراوە و لە بەرەو پێشچوونایە و بەم شێوازەش دەبینین ئێستا ینی گروپی تیرۆریستی داعش خۆی ڕێگە خاتەوە و لە ئایندەشدا ینی دروستبوون و لە دایکبوونی لەوە چێ پێکاتەیەکی جیاواز کە تا ڕادەیەک توند بێ یا دش بێ بە هەندێک ناوچەی عراق دروست بێت لە ساتی دروستبوونی هەرێمێکی سونە کە بێتە دراوسەی هەرێمی کوردستان مەترسی هەیە بۆ سەر هەرێمی کوردستان لە ڕووی گروپە تیرۆریستیەکان کە لەم ناوچانەدا هەمیشە بوونیان هەبوو لە نێوان هەرێمی کوردستان و ئەو ناوچانی کە بە ناوچەی کێشە لەسەر ناوە برێت تا چەند ئەمانە بنە مەترسی بۆ ئایندەی هەرێمی کوردستان بەڕاستی یەکێ لە چارەسەرکردی کێشە سیاسی و ئاڵۆزەکانی عێراق بە شێوەیەکی گشتی و لە نێوان پێکاتەکانیش بە شێوەیەکی تایبەت دروستبوونی ئەو هەرێمانەیە ئەو هەرێمانە بۆ خۆی چارەسەر بۆ ئەو کێشانە بۆیە ینی دروستبوونی ئەو هەرێمە ئەبێتە مای ئەوەی دروستبوونی هەرێمێکی تر لە ناوچە شیعەگەرەکانیش بە زێمە باس سو ناکەین بەڕاستی کە بە درێژایی ئەو سنوورەی کاگڕەشاد باسی کرد لە ڕمادیەوە تاکو مووسڵ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەمنیەوە ئەمریکا و وڵاتە زرێزەکان زۆر سوودمە دەبن لە دروستبوونی ئەو هەرێمە بابزانین بۆچی یەک لە ئەو سوودانی کە ئەیبینێن ئەوەیە کە ئەو هەژبوونی کە ئێران هەیەی لەسەر سووریا و لوبنان نامێنێ چکە ئەو ڕێگایی لێگرێ بەڕاستی ئەو ڕێگایی لێگیرەیە کە بتوانێت جاریکە بە ئاسانی تەوەغڵ بکات ناو ئەو وڵاتانەیەوە بتوانێت بە هەژمونی خۆی بەهێزتر بکات ئەما بێتە مای ئەوەی کە ئەو ڕێگای لێ بگرێ و دروستکردنی هیلاری شیعیش لە ناوەچێت و ئەمە بۆ خۆی یەکێکە لەو ئەو کێشانەی کە بەڕاستی چی وەکو عێراق بە شێوەیەکی گشتیوە چی وەکو کورد و سنە کە کێشی هاوبەشیان هەیە دەتوانرێت چارەسەر بکرێت لە دروستبوونی ئەو هەرێمە بۆیە دەبینێن لە کاتی ئەوەی کە حکومڕانی ئەو شوێنە ناکەن و ئەوما لەبیر نەچێت کە لە ڕووی ئابووریشەوە
منطقەی ڕەمادی یەکێکە لەو شوێنانەی کە گەورەترین چێڵگەی غازی لێە کە احتیاطی غاز لەو ناوچەیە ینی لە پێشەنگەکانایە لە جیهانە بۆیە لە ڕووی ئابووری و کێشەی نابێت و لە ڕووی ئەوەی کە دەبێت بە حدود لەگەڵ کۆمەڵی وڵات وەکو ئۆردن وەکو سووریا وەکو سعودیا ئەو شوێنانە ینی ئەمانە بۆ خۆی هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەو هەرێمە توانن بە شێوەیەکی بەرقەرار بژین و دەمێنێتەوە بەسەر ئەوەی ئەم گروپە توریستانە کە ئێستا بۆتە ماوەی حەوانەوەیان لەو شوێنانە دەتوانرێت ینی بن بڕ بکرێن چونکی وە گوتم ینی نا حکوومەتی عێراق کە لە کاتی کۆتایی هێنان بە شەڕی داعش نەیتوانی ینی چێماڵی ئەو شوێنانە بکات وە بتوانێت ئەو گروپە توریستانە هەڵقەنێت لەو شوێنانە بۆیە ماونەتەوە و ئەو سنوورانە تاکو ئێستا وەکو پێویست پاک نەکراونەتەوە بەڵام لە کاتێکە ئەگەر بێت و ئەو هینە دروست بێت ئەو هەرێمە دروست بێت ئەم گروپە توریستانە لەوانەیە زۆربیان دوورکەونەوە لەوانەیە هەندێکیان بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بێنە ناو پرۆسی سیاسیەوە بۆیە دەبینین بینیمان ینی لە هەڵبژاردننی پێشوەختەی ئەم جارە دێک لە کۆنە باسیەکان ینی بەشدار بوون لە پرۆسی هەڵبژاردننی ئەم جارەوە سەرپەرشتی هەندێک لە کوتلەکانیان نەکرد بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی غەیر باشتریشانی ئەمە بوونی هەبوو بۆیە دەبینین من بەڕای خۆم ئەڵێم ئەگەر بێت و عێراق بێتە وڵاتێکی هەرێمایەتی کێشەکان زۆر کەمە بنەوە و کورد زیاتر هەست بە ئەتمێنان و ئەمانەکات و دەکرێت ئەو کێشە هەڵپێستراوانەیە هەیە کە بەڕاستی لە ناوچە کێشە لەسەرەکان کە لە نێوان کورد و سونەیە بە شێوەیەکی تر چارەسەر بکرێت بە حکمی ئەوەی کە ئەو ناوچانە کەوتوتە ناو منتەقەی بڵین کوردی و عەرەبی سونە دەکرێت بە گفتوگۆوە دەکرێت مەسەلەن وڵاتە ینی کۆمەلگای نێودەوڵەتی تەداخل لەو مەسەلێ بکات و ئەوەش چارەسەر بکات. زۆر باشە کاک ڕەشاد ئەمەوێ وەکو دووەسەرنج و پەیام لە بەڕێستان ینی بۆ نمونە ئایندەی عێراق بەم شێوازەی کە ئێستا جەنابت و کاگیدایە دوێناتان کرد یعنی ئەوەیە کە دەبینرێت عێراق لابوودە من هو ببێتە هەرێم و چەند هەرێمێکیش هەرێمی سونەوە لە ئێستادا لەدایک بوونە و بیریشمان نەچی ینی دەمێکە لە باشوور داوای هەرێمی بەسڕە دەکرێت وەگەر هەرێمی بەسڕە جیابێتەوە تەشید هەرێمێکی دیکەی لە شیعەنشینیش لە ناوچەکانی باشوور دروستە بێت. ئایندەی عێراق بەرەو چۆ ئەچێت ئاخۆ عێراق بەرەو سەقامگیری ئەڕوات ململانێ هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان و کاتە لە عێراق بەرەو خاوبوونەوە ئەچێت کۆی قسەکانتان ئەگەر چ بکەیتەوە پێم بڵێ سوپاس دەکەم. ململانی هەر هەیە ینی بوونی سراغ هەیە بەڵام من پێم خۆشە دووشت باز بکەم لە سەرخودی ئەوەی کە باس لە سەرک وەزیرانی ڕابردووی وڵاتی یابانیان پرسی سەرک وەزیران لیان پرسی ئێوە ڕۆژنامە نووسێک لێک پرسی سەرک وەزیرانی یابان نهێنی هەستانەوەی یابان چییە بەم شێوەیە ینی لە شکستی عەربی عالەمینەوە و هاتی ئێستاکە اقتصادی یابان چێبەڕچەی هەموو دنیا دەکات بڕۆ داهێنانەکانیان چێبەڕچەی هەموو دنیا دەکات ئەو باشکرا باسی کرد سەرک وەزیران زۆر بەڕاشکاوانە زۆر بە ئارامی وەڵامی داوە وتی ئێمە مێشتێکی لە ڕادەبەدەر زیرەکمان نییە پێمان وابیتن مرۆڤی ئێمە خەڵکی ئێمە جیاوازتر لەگەر خەڵکی ئەوروپی ئاسیاوی ئەوانە بەڵام ئێمە پشت دەبەستین بە هاوچێشی ئاسانمانەیە پشتی پێدەبستن ئەویش پشت دەبەستێت بە زانست ڕەوش کار ئەسپانەوە واتە هەر چواری ئەو باسی کرد خۆی لە شەڕ دوور دەکەوە واتە هەر وڵاتێک ینی کێشەی سراع و ملمانی تێدا بوو هی مەزهەوی تێدا بوو ئاینی تێدا بوو نەتەوەی تێدا بوو ئەو وڵاتە یاخود چێشمە چێشمی تێدا بوو ئەمانە نەقابن لە حاڵەتی تشکا لە دنیای ئەوروپیان ئەمریکا نایەتە وڵاتێک ئەوروپا نایەتە وڵاتێک لە بەخاتی چاوی ڕەش و جوانیەکەی یاخود ڕەنگە لە بە سیما و جوانی ئەو هاوڵاتیانە بێتن ئەو خەڵخانە بێتە وڵاتانە ئەوان بە هەمان شێوە هاوشێشیان هەیە پێی دەگۆڕێت بە ژۆندی ئابووری بە بەردەوامی بە ژۆندی ئابووری هاوشێشەکان دەگۆڕێت بۆیە ئەوی من وا حەسی دەکەم دوای سەردانی سەرۆکی فەڕەنسا کە هاتە عێراق ئەومان پێ دەڵێ
ئەو پەیامان پێ دەڵێتن دەڵێ داهاتوو شەقامی سونە داهاتوویەکی بنیان نەردەبیتن بۆی کە ژێرخانیان ئاودان دەکەینەوە چونکە ئەگەر ژێرخان ئاودان بووە تاک بە ئاسوودەی ژیا دوور بوو لە شەڕ و شێشە خۆشگوزەرانی دروست بوو بەخۆی لە شەڕ و لە ئەوە بە دوور دەخات لە ئینتقام بە دوور دەخات بۆیە من وای دەبینم قۆناغی گەیە ڕاستە چەندی ساڵ دوایان خست ئەم پرۆژەیە بەڵام ئێستا کاتی گەینی پرۆژەکە ئەمریکایە کە لە 2023ەوە تورکیا وڵاتی ئێران وڵاتانی عەرەبی ڕێگریان کرد لە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە من پێم وایە قۆناغی پرۆژەکە گەیە هەم لەسەر ئاستی سووریا هەم لەسەر ئاستی عێراقیش من ئومێد دەکەم سەرکردایەتی سیاسی کورد لە ئاست بەدینی هێنەری ویستی خەڵکی کوردستان بیتن من پێم وایە قۆناغی پرۆسی هەڵبژاردنوانە بەسەر و مزایداتوانە بەسەر خەڵکی چاوەڕێەوە دەکاتن جەماوە چاوەڕێەوە دەکاتن لە ئاست بەدیهێنانی بەرژەندە باڵەکانی گەلی کوردستان جوڵە بکەن چونکە ئەمڕۆ بمانەوە نەمانەوە کورد و سونە ئەگەر تەماشای پڕ پێکاتەکە بکەین لە هامشن ڕۆڵی ئەم بۆ شێوەشیان نییە لەسەر ئاستی پرۆسی سیاسی لە عێراق ڕاستە بەستی باڵای سەر کۆماری ئەوانەمان هەیە بەڵام ئەگەر دێ سەر ناوڕۆکی پێگەکان شتێکی ئەویان لە بەدەستی نیە هەر کاتێک شیعە ویستێکی هەبیتن دەستور بەلاوە دەنێتن دێ ڕوحەتی انتقام لە کورد دەکاتەوە ئەوی بینیمان لە 16 ئۆکتۆبر ڕوویدا بۆیە من وای دەبینم قۆناغی داهاتوو قۆناغێکە من بە تەسەوری من ئاراستەکانی ڕێکەوتن بە ئومێد بەخش دەبینم لەگەل ئێران بۆیە پاشەکشە لە وڵاتی سووریا لە وڵاتی عێراق دەبینم هی ئێران بە ئاراسی سەسوورەکانی خۆشی من فراتی ئەوسەد هەوڵ دەدرێت فراتی ئەوسەد تەقسیم دوو بکرێت و مقتدا لایەنی نزەف و بگرێتن کە هەرێمی سەر بخۆ دروست زۆر سپاس بۆ کاک ڕەشاد گەڵاڵی کادری پێشکەوتوو یەکێتی کە لە مەخموور و لە ڕێگەی سکایپ لەگەڵمان بوو سپاس دەکەمەوە کاگیدایەت تایر شارەزای کاروباری سەربازی کە لە کەرکووکەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بوون بەڵای بینەرانی بەڕێز زەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بوو خواتان لەگەڵ